لە باڵغیە زۆر مشکلەیە ئەرەوەڵا ئەوە هۆڵی بۆنەکانە ئەم بەرامبەرمان فریا کەوتنە ئەوە کە جەوازاتە ئەوە کە هەر بڕۆ هەر دایرەی حکومی آخر حکومت چۆن ئەوێ دایرە لە ناو ماڵەکان بکە بێزار بووینە تەواو خوا ئەیزانێ بێزار بووینە وهای پێ هاتە ئیسە مەعمیلەکانمان بەقاڵەکانش ڕەت ناون ڕێمان نییە دەرچین مناڵمان مستەمر ها لە ماڵ و قاپی لێ گیریەوە ئەم حەمکە دایرەی حکومیان کردە على شارعێکمان بۆ بکەن هەر شارع بەس هیچمان نەگەرەکە شارع بێت تۆز خنکانمانێتی هاوین و جستانە مەحاڵمانە وڵا ئیسا ئەو هاوسەیەکمان هەیە باریان کردە ئەم هاوسەکەی ترمانش بڕائەکەی هە لەبەر ئەوە خانەکەیان ئەدەنە کرێ نام ئەیفرۆشن ئەڕۆن بارەکەن من ئەوە ماوەی دووسێ ڕۆژە خەریکی دەرکردنی جیازم مراجعی ئەم تەمان ئەم گەڕەکەیە زیاتر لە 6 بەڕێوەبەرایەتی هەیە کە زۆر چالاکن ئیش ئەوە ناکرێ بەڵام تێبینی ئەکرێ کە جادە و بانەکانی ڕێگەکانی ئەوە نییە خۆتانزان ڕێگە هۆکارە سەرەکیە بۆ گەیشتن بەو شوێنانە بۆ تەنزیم ئەوانە لە دەرەوە زۆر گەرمە بۆ ئەسن ساخ و لە بەرگرتنەوە ئەوانە و فیل ئەوانە من تای ساتە گرفتم و خۆم گرفتم توش نەبووە لەبەرەوە هەرچی بووە و بە پێ ڕێنمایەکان بۆیان کردوم بەڵام زۆر ڕووی دەمەکەمە شارەوانی کەلار کە تۆزی ئەحتیمان بداتە ئەم ڕێگە و بانانە بەڕاستی زۆر شتێکی ناشارستانیە شوێنێکی چاڵە شوێنێکی بەرزە شوێنێکی نزمە و شوێنێکی زۆر سەرکیە لە جادەگەیشەوە زۆر نزیکە ئەبێ ئەوەندە خۆیانین کەن هیچ نەبێت تۆزێ تەنزیمی کەن و تۆزێ پاکیکەنەوە. سەبارەت بە خزمەتگوزاری ئەو گەڕەکانەیە ئەو دوو شەقامەی کە باسی ئەەکەی کۆمەڵێک دام و دەستگای خزمەتگوزاری لەسەرەکە ڕۆژانە قەرەباڵخێکی زۆر لەوێ دروستە بێ ئەوەی کە خزمەتگوزاری بۆ نەڕۆشتەوە بەشێکی زۆری گەڕەکان بۆی نەڕۆیشتوە هۆکارەکەشی قەیرانی داراییە دیارە ئێمە نزیکەی بای 30 ملیۆن دلار پرۆژەی خزمەتگوزاریمان لە ڕابردووە ڕاگیرا بۆ هەرچەندە بەشێکی ئێستا دەست بەکار بۆتەوە بەهۆی قەیرانی داراییەوە کە ئەمانە هەمووی خزمەتگوزاری قیرتاوکردن و شۆستەی گەڕەکەکانە ئەو دوو شەقامەی کە باسی ئەەکەن ئێستا کە دایرە خزمەتگوزاریەکان بەم دوایە ڕۆیشتن تەوە بیناکانیان تەواو بووە دەرخستەیشمان هەیە و هەموو شتێکمان لە بەردەسای بۆی خزمەتگوزاری بۆ بین بەڵام قەیرانی داراییە